داهاتووی کورد لە بەغدا کەس نازانێت چۆن دەوێت. کێشە ناوخۆیەکانی یاریمی کوردستانیش دیار نییە کەی چارەسەر دەبن. ئەو هەموو کێشانەیە کەچی حزبە سیاسیەکانی کوردستان ئامادەی ئەوەیان نییە هەموو پێکەوە دانیشن. ئێستا داوا دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کەسی یەکەمی پێنج لایەنە سەرەکیەکەی کوردستان کۆ ببنەوە. بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی سەوز دەڵێت هەمووان دەتوانین بێکەوە بڕیاری چارەنووسساز لەسەر کوردستان بدەین. ئێستا کاتی ئەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان هەم بەرژەوەندی کەسیە تایبەتەکان و هەم بەرژەوەندە حیزبیەکان بەلاوەنێن و ئێمە ئێستا کاتی دانوستان و گفتوگۆیە و بە تایبەتی لەسەر ئاستی مستەوای بەرپرسی لایەنە سیاسیەکان کە قەرار بەدەستن لە هەرێمی کوردستاندا. جگە لە بەغدا بۆ 7 مانگ دەچێت دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان تێکچووە. دوای دەیان کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان هەمویان بێ ئەنجام بوون. پارلەمانتارێکی یەکگرتوو بە باشی دەزانێت کەسی یەکەمی حزبەکان کۆ ببنەوە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان. کاراکردنی پرۆسەی سیاسی بەگشتی لە هەرێمی کوردستانە بۆ ئەبێت کە ئەو 5 حیزبە سەرەکیە لە ئاستی باڵایانە کۆبوونەوە بکەن و ئیرادەیەکی سیاسی لەلایەن هەمویانەوە هەبێ بۆ ڕێکەوتن. بەشێکی زۆری کێشەکانی ناوخۆی هەرێم لە نێوان پارتی و گۆڕانە. ئەو دوولایەنە ئێستا لە سەنگەری دژ بەیەکن. پارلەمانتارێکی گۆڕان دەڵێت دەبێت پارتی هەڵەکانی چاک بکاتەوە. لە دیدی ئێمەوە پارتی دیموکراتی کوردستان هۆکاری سەرەکی شەلەلی پرۆسی سیاسی ئێستای کوردستانە و ئەو دەست پێشکەری و مبادرەیە بە ئاڕاستی چارەسەرکردن دەبێت لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەنگای بۆ بنرێ. چەند ڕۆژێکە دوای ئاڵۆزیەکانی بەغدا نوێنەرانی کورد گەڕاونەتەوە. بۆ 7 مانگیش دەبێت پەرلەمانی کوردستان پەخراوە. ئێستا هەم نوێنەرانی کورد لە بەغدا و هەم پارلەمانی کوردستانیش چاوەڕوانی کۆبوونەوە و بڕیاری حزبە سیاسیەکانن. بەڵام دیار نییە ئەو کۆبوونەوەیە ئەنجام دەدرێت یاخود نا. ئاوا بڕوات کورد لە بەغدا پاشەکشێ دەکات. دۆخی هەرێمی کوردستانیش هەر بە چەخبەستووی ماوەتەوە. ئێستا بەشێک لە لایەنە سیاسیەکان پێیان وایە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخانە پێویستە کۆبوونەوەی باڵای حزبە سیاسیەکان بکرێت. ئەوان دەڵێن کریلی چارەسەری ئەو قەیرانانە لە جیرفانی کەسی یەکەمی حزبەکانە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.